سڵاوتان لەوێ ئازیزانی ئێمە چۆنن ئەم کاتتان باش بڕیوان کە زۆر باشن ئەزانم کێم لەگەڵایە با پێتان بڵێ زیتەڵە چۆنی؟ چۆنی تەواری ئەوڕێم دەگو باسی تۆ چۆنە؟ من باشم تۆ چۆنی دڵ و باشە؟ وەڵی منی زۆر باشم یاخوا هەمیشە باش بی ئەم ناڵ ئازیزانی ئەوڕێمان چۆنن؟ ئێوە چۆنن هاوڕێیان باشن زیتەڵە ئەی یاخوا هەمیشە باش بن زیتەڵە زۆرم پێ خۆشە کە ئەمڕۆ لەگەڵ تۆیە بە هاوڕێ جوانەکانمان شاد بووینەتەوە و کۆمەڵێک چالاکی جوانمان هەیە پێشکەشیانەکەین لە بڕی کە ئەمڕۆ ڕۆژی جیانی مناڵانە ڕۆژە تایبەتەکەی ئەوانە جا زیتەڵە گێم بڵێ ئەتوانیت تۆزێک زانیاریمان بیتێ لەسەر ئەم ڕۆژەمان؟ ئەی چۆن ئەمڕۆ زانی چییە؟ ئەزانن ئەمڕۆ ڕۆژی چییە؟ مناڵەکان ئەمڕۆ ڕۆژی چییە؟ ئەمڕۆ ڕۆژی جیانی مناڵانە وایە؟ باشە کەواتە کورتە باسێکی ڕۆژی جیانی مناڵاتان بۆ بکەم زۆر باشە مێژووی سەرهەڵدانی ڕۆژی جیانی مناڵان ڕۆژی جیانی مناڵان لە وڵاتە جۆرا و جۆرەکانی جیهان بە جیاوازیا دەکرێتەوە لەلایەن هەندێک وڵاتەوە هەر لە ڕۆژی 25 نۆڤەمبەرەوە بە پێی بڕیاری کۆنفرانسی ساڵی 1924 لە ژنێڤ کە لە ژێر ناوی کۆنفرانسی جیهانی بۆ خۆشگوزەرانی مناڵان بە بەشداری نوێنەرانی 54 وڵات بەڕێوە چوو بە کۆی دەنگ بەیاننامەیەکیان تاوتوێ کرد لەسەر چەند خاڵێکی وەکو پێداویستیە سروشتیەکانی مناڵان ڕزگاربوونی مناڵان لە چنگەژاری پشگیری مناڵانی کار پێداچوونەوەی سەر لە نوێ بە شێوازەکانی بارهێنان و چەند مەسەلەیەکی دیکە پەیوەست لەگەڵ پاداش و دابینکردنی خۆشگوزەرانی بۆ مناڵان لەسەر تاسەری جیهانان پێداگیری کرابوو مافەکانی مناڵان تیایدا بە فەرمی ڕاگەیەندرا لە ساڵی 1954 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان داوای لەسەر جەم دەوڵەتانی جیهان کرد ڕۆژێک دەستنیشان بکەن بۆ ڕۆژی جیهانی مناڵان زۆرێک لە وڵاتانی جیهان و یەکێتی سۆڤیەتی جاران ڕۆژی 1/6 دەستنیشانیان کرد بۆ ئەو یادە و لە هەندستان لە 5 نیسان و لە ژاپۆن 4 تشرینی دووەم ئەو ئاداکرێتەوە دەستەکانە خۆش بەزی تەڵی هاوڕێم زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ تۆش تەواری دەستەکان خۆش بێ زیتەڵە ببینە مناڵان چەند بە جوانی گوێت لێگرن زۆر باشە زیتەڵی هاوڕێم زۆر خۆشحاڵم کە ئەم ڕۆژ پێکەوە کۆبووینەتەوە بۆی کە کۆمەڵێک چالاکی و کاری جوانی مناڵان پێشکەشی هاوڕەکانمان بکەین پێشکەشی بینەرانی بکەین جا دەستگای میدیای کورسات کە هەموو ساڵێک گرنگی یاوە بە ڕۆژی گیانی مناڵان ئەم ساڵیش بە هەمان شێوە بە هاوکاری لەگەڵ پرۆژەی نیشتەجێبوونی شاری دایک پێکەوە کۆمەڵێک چالاکی جوانیان پێشکەشەکەین جا پێمان خۆشە بڕۆینە لای چالاکیەکان بەڵام سەرەتا زیتەڵە با پرسیارێکت لێکەم بڵێ چی؟ تۆ گۆرانێکی خۆم خۆت بیر ماوە؟ چی؟ گۆرانێکی من و تۆ ئاکە ئەمانت وردی لەیە خنجی لەیە مناڵەکان کێ لەبەرێتی؟ حەزی لە خەندە و چەپڵەیە وردی لەیە و زیتەڵەیە حەزی لە خەندە و چەپڵەیە با چەپڵەکانتان مناڵەکان زیتەڵە زۆری حەز لە چەپڵەیە مناڵەکان زیتەڵە پرسیارێکتان لێ بکەم باشە ماوەی مناڵانی کورساتە بینن بەڵێ یان نەخێ سێرەکان باڵێ باشە سەعات چەند دەست پێکە ساعت چەند دەست پێکە ئەو یەکێگەڵە 5 واکات ئافەرم ئەبەرید هەر بژیت تەواوە تەوارکان باڵە زیتەڵە ئەڵێم مناڵەکە حەزەکە چالاکیەکانی ئەمڕۆمان ببینن دەستکەین بە چالاکیەکانمان ئازیزان دەست پێ بکەین باڵێ جازیتەڵە زۆر جوانن سێریان کا هەمووی جلوبەرگی ڕەنگا و ڕەنگیان لەبەرە منیش ئەمڕۆ خۆم ئامادە کردووە بۆ ئەم ڕۆژە جلەکانم جوانە زیتەڵە جلەکانی تۆ زۆر جوان و ڕەنگا و ڕەنگا ئێوانەی من ئەوانەی تۆش زۆر جوانە زیتەڵە من وتم پرتەقاڵی لەبەرکە بۆچی لەبەر نەکردم بیرم چوە زانی قەی ناکە بەیانی بەیانی بەیەکەوە ڕەنگەکانە گونجێنین باشە؟ باشە
با ئەمڕۆ بچینە لای چالاکی یەکەمان. کەواتە ئەڕۆینە لای چالاکی یەکەممان باشە چالاکی یەکەمان لەلایەن ستافی مناڵانی کورساتەوە ئامادە کراوە. ئەزانن چالاکیەکەمان ناوی چییە؟ من نەزانم چییە؟ من بیڵە مناڵەکان چییە؟ گۆرانیەکە تایبەتە بە 1.6 تایبەتە بە مناڵان و ناوی مافی مناڵانە. کوا چەپڵەکانتان بۆ من؟ کەواتە با گروپی مناڵانی کورسات بێنە سەر شانۆ. بابانیان کەین فەرمونون فەرمونون. بەخێراتن چۆنی خۆتان؟ کاکە حەمە چۆنی؟ هەڵێ باشم. بەرباشبی. زۆر جوانە زیتەڵە سێری جلوبەرگەکانیان بکە ماوەی مناڵانی کورسات وایە بەجلەکانیانەوەیە زۆر گروپێکن گروپن وایە؟ بەڵێ ئەمە گروپی ماوەی مناڵانی کورساتن. ئەم مناڵە ئازیزانە لە زۆربەی بەرنامەکانە هاوکاری ئێمەن وایە؟ بەڵێ زیتەڵە هەر بشین زۆر باشە زیتەڵە با بچینە لای چالاکی یەکەمان. بەڵێ فەرمونون. یەک چەپڵی قایمیە بۆ لێبەر. هەر بژین دەستان خۆش بێ زۆر سپاس. هەر بژین لەگەڵ دەستا خۆش. هەر جوان بوون زیتەڵە بەدڵت بوو تۆ؟ هەر زۆر جوان گۆرانەکەی هەموو و لەگەڵیشیانە سەمایەکرد وایە؟ ڕاستە زیتەڵە هەر بژیت. جا زیتەڵە پێم خۆشە لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژی گیانی مناڵانە پێمان خۆشە کە من و زیتەڵە باسی مافەکانی مناڵان بکەین. من ئێستا بەڵام بۆسە تەوار ئەمانەوێ بیریشمان نەچێ ئەمڕۆ کەناڵی ئاسمانی کورسات بە هاوکاری پرۆژەی نیشتەجێبوونی شاری دایک ئەم یادەی گرتاستۆ کە لێرە کۆمەڵێ چالاکی ئێمە پێشکەشتان دەکەین هەروەها لە دەوروبەریشتان ژمارەیەکی تر چالاکی لێ کۆمەڵێ پزیشکی لێرە هاتوون لێرە پشکنینی بێ بەرامبەرتان بۆکەن هەروەها چالاکیەکانی تریشمان لە دەور و پشتانە بەو هیوایی چێژی لێ ببینن. بە هیوای زۆر باشە زیتەڵە
یەکێک لە مافەکان باسکەم بۆ مناڵەکان چۆن؟ مناڵان بەباشی گوێ بگرن باسی یەکێک لە مافەکانی ئێواکەم. مناڵ مافی ئەوەی هەیە کە زیتەڵە ناسنامەی هەبێ لەو ڕۆژێەوەی کە لە دایکە بێت دەبێت ناو و نازناوێکی هەبێت لە تۆماری لە دایکبوونیە تۆمار کرابێت و دەبێت شوناسنامە و ڕەگەزنامەی هەبێ ئەمانە بۆ مناڵ زۆر پێویست و گرنگن تا لە دواییدا بتوانن بچن بۆ قوتابخانە و بایەخیان پێ بدەن. وایە تۆ هاتە زیتەڵە؟ ئەی چۆن ئێستا هەر کەسێک باکە لە دایکە بی باشە سەرەتا ئەبێ ناومان لێ برنێ وایە ڕاستە تۆ ناوت لێنراوە زیتەڵە من ناوم زیتەڵە گۆڵی باوکە ناوی اینجا ئەبێ بچینە دایک و باوکمان بمان باتە فەرمانگەی ڕەگەزنامە لەوێ چیمان بۆ دەرکەن کارتی نیشتیمانی بۆ ئەوەی ببین بە خاوەنی کارتی نیشتیمانی خۆمان و ناونیشانێکمان نەبێ وایە زۆر ڕاستە زیتەڵە دواتر بەو ناوەش دەچنە قوتابخانە و گرنگیان پێ بە دڵنیاییەوە ئەو کاتە ئێمەش بە مرۆڤێکی پێگەیشت و ئەژمارەکری زۆر ڕاستە زیتەڵی هاوڕێم زیتەڵە پێت خۆشە بڕێنە لای چالاکێکی تر ئەی چۆن چالاکیەکانی ئەم ڕۆمان زۆر خۆش و گەرم و گوڕن مناڵەکان بزانین ئەمە چالاکیەکانیان بەدڵە بەدڵتانە چالاکیەکان چەند کەس چالاکیەکانی بەدڵە دەزەڵ دەست بەرزکەنەوە هەمووتان ئەی کێمەی خۆشەوێ کێ من و دادەتەواری خۆشەوێ ئەم جارە بوو بە هەردوو دەست هەمووتانم خۆشەوێ یەک چەمڵی قای بۆ خۆتان هەر بژین زۆر دڵم خۆشە ئەمڕۆ زیتەڵە جابا ئێستا بڕۆینە لای بەرهەمی دووەممان ناوی کەروێشکە خربێن کە هاوڕێیەکمان ئەم گۆرانیەمان پێشکەشەکە ناوی پیانۆ هێرشە با فەرمێ پیانۆ گیان پیانۆ بەخێر بێ چۆنی بەخێراتی فەرموو گۆرانەکە تەستەکەم زۆر خۆشە ئەجا پێشەوەی دەست پێ بکە با باسی پیانۆکەین پیانۆ یەکەم جاریەمە کە بەرنامەمان لەگەڵا کرد زۆر بچوو بوو وایە پیانۆ زیتەڵەوت ئەی چۆن ماشەڵڵا ئێستا گەورە بووە ئەی چۆن ئەجا بەڵێ نیشیاوە کە ئیتر واز لێ منێنێ و بەردەوام لەگەڵ بەشی مناڵانی کورساتا بەرنامە و گۆرانیمان بۆ بڵێ وایە ئافرین زۆر باشە دەست پێکەین زیتەڵە با دەست پێ بکەین پرسیاری کەی لێ نەکەین پرسیاری لێ بکەین بۆ هێنا باش ئەتوانی باسێکی ئەم گۆرانیەمان بۆ بکەیت ئەم گۆرانێ باز لە کەروێشکێکەکە کەروێشک تۆ کەروێشک خۆشەوێت بەڵێ زۆر جوانی شەوایە کەروێشکی پەمەی زۆر جوانە بەس نییە بەس نییە قەینا دواتر توانی ڕەنگی بکەیت بەڵام ئاژەڵەکان بە ڕەنگی خۆیان جوانن وایە بەڵێ ئەتوانی بەوێنە ڕەنگی بکەی ڕەنگی پەمەی بکەیت بەخەڵێ ناکێشی بەڵێ زۆرێکی دواتر وێنێکی من و زیتەڵەش بکێشە باشە باش زۆر باشە گۆرانەکەمان پێشکەشەکەی باش زۆر باشە کاتە باوڕێنە لای گۆرانەکەی فەرموو ئامادەی پیانۆ بەڵێ فەرموون خير بنم وريا وجير بنم من كروشكا
دەسەکانە خۆش هەر بێ. بژی پیانۆگیان زۆر سپاس پیانۆگیان. ئەفەری ئەتوانین پشتۆ شوێنی خۆ. زیتەڵا گیان گوێت لە گۆرانێکی کەروێشکە خرپن بوو. کەروێشکە خێ بنم هەمیشە من تووکنم زیتەڵا گیان تۆ چ ئاژەڵێکی زۆر خۆشەوێت. من سەگم زۆر خۆشەوێ هەروەها زۆر جوانیشە. گوێ درێژیشم زۆر خۆشەوێت لەبەرەوەی ئاژەڵێکی زۆر بێدەنگ و فەقیرە وایە؟ ڕاستە. کۆمەڵێک ئاژەڵ هەن کە لە لای تۆ زۆر تایبەتن زیتەڵە. هەمویانم خۆشەوێ بەبێ جیاوازی ئازاری هیچ ئاژەڵێ نایە بەڵام سەگ و گوێ درێژم زۆر زۆر خۆشەوێ. باشە زیتەڵا باش ئەتوانی یەکێک لە مافەکانی مناڵانمان بۆ زۆر باس بکەیت؟ مناڵ مافی ژیان و تەندروستی هەیە مافی ئەوەم هەیە کە خواردنی باش و ئاوی پاکم بۆ دابین بکەن جێی حەوانەوە و پشوم هەبێت ئەگەر نەخۆش کەوتم بمبەن بۆ لای دکتۆر یان بۆ نەخۆشخانە و چارەسەرم برن مافی ئەوەم هەیە کە لە دژی نەخۆشیەکان بمکوتن هەروە دەرمانی پێویستیم بەرگریم بەنێ تێگەیشتن؟ بەڵێ زیتەڵا ئێستا تۆ هەفتەکەی تر بوو دانت زۆر ئێشە؟ من چی؟ تۆ هەفتەکەی تر بوو دانت زۆر ئێشاوا بوو؟ وازانی هیچی بوو؟ هیچی بوو؟ ئەوە شەوەکەی شیرینیم خوارد ئیتر بیرم چوو دانم شۆم خەوتم بەسەریە گوێتان لێ مناڵان شیرینی خواردبوو زیتەڵا باشە بۆچی بیرت چوو دانە بشۆی؟ ئەی میوانمانە بوو ئیترەوە نەخسەمان کرد بۆ خۆمانە تا خەومان لێکەوت کەچی ئیتر بیرم چوو دانەکانم بشۆم مناڵەکان ئێوە داتانە شۆن دوای شیرینی خواردن؟ باڵێ ئەی باشە ئەبێ شیرینی زۆر زۆر بخۆین یان کەم؟ نەوەڵاڵێ کەم؟ ئافەرین ئەگەر شیرینی زۆر زۆر بخۆین دانەکانمان چی لێت؟ دانەکانمان ڕەشە بێتووە کەوێ وایە؟ ڕاستە زیتەڵە ئافەرین مناڵەکان ئەی ئێوە ئاژەڵتان خۆشەوێ؟ باشە حەزەکەن هاوڕێکمان گۆرانێکمان بۆ بڵێ لەسەر ئاژەڵ؟ باشە کەواتە مناڵێکی تر گۆرانێکی ئامادە کردووە بە ناوی هاوڕێی ئاژەڵان هاوڕێی ئاژەڵان پێم خۆشێکی گوێمان لە بەزیتەڵە ئەو هاوڕێشمان دەزانێت کێیە؟ کێ؟ کاکە هێوەت هێوەت جان باشە هێوان با فەرمە هێوان چۆنی؟ مایکەکەش با بەمێ وەرە لامانەوە زۆر سپاس هێوەت چۆنی؟ وەڵا باشم زۆر باشی؟ وەڵا باشم کاکە هێوەت بەڵێ تۆ بێت کە لەوەی کە گۆرانی بۆ بەشی مناڵانی کورساتیش ئەڵێ وایە؟ بەڵێ لە کەناڵی کورسات چ کارێکی ترە کردووە؟ دۆبلاژەکەم دۆبلاژ؟ بەڵێ لە فلم کارتۆن یان لە فیلمە؟ لە هەردووکیەوە لە هەردووکیە؟ باشە لە فلم کارتۆنە ئەکتەریشە زیتەڵە ئەزانێم هاوڕێ خۆشمە بەس ئەڵێم با مناڵەکانیش بیناسن ئادی ئەفلام کارتۆن چی و کردووە با مناڵەکانی هاوڕێشم بزانن وەڵام فیلم کارتۆنێک بوو کە خۆم زۆرم حەزێ بوو فیلم کارتۆنی مارکۆ بوو مارکۆ مناڵان ئەم دەنگی مارکۆ بوو ئەو فیلم کارتۆنەی کە لە ماوەی مناڵان کاژمێر 5 پەخشەکرا ئەم دەنگەکەی بوو ئەدی بەمزای چە کەس فیلم کارتۆنی مارکۆی بینیوە بینیوتانە؟ پەنجا تەقریبەن ئەوە ئەم هاوڕێمان دۆبلاژی سەوتی مارکۆ ئەم کردوێتی وایە هێوە جان هێوەت؟ بەڵێ ئەی تۆ گۆرانی ئاژەڵانمان بۆڵی وایە؟ بەڵێ ئەی چه ئاژەڵێکە زۆر خۆشەوێت؟ وەڵام من خۆم پشیلەم هەیە لە ماڵەوە شیلە؟ بەڵێ ناوی چێ پشیلەکەت؟ لیۆ لیۆ؟ ناوی شێرە؟ لیۆ نەوەڵار ناوی شێرەتیایی کە جوانە ئەڵێم لیۆ جان هێوە جان بەڵێ ئامادەی گۆرانێکەمان بۆ بڵێ؟ بەڵێ زۆر باشە کەواتە مناڵەکان گوێ بگرن لە گۆرانەکەی هێوەند ئەو مناڵە چالاکەی کە ئەمڕۆ لەگەڵمانایە گۆرانێکی خۆش بۆ ئێواڵت فەرموو هێوەند
ئافەری کاکە هێوەن گیان دەستەکانە خۆش هێوان. زۆر سپاس هێوان وەرە ئێرەوە هێوان ئەو بۆ قسە ناکە بەڵێ هێوان بەڵێ ئەمڕۆ چەندی مانگە ئەمڕۆ 1/6 ئەمڕۆ چییە؟ ڕۆژی جیانی مناڵانە ئافەرین هەر بژیت زۆر سپاس. باشە تۆم نەخۆشەوێ بەڵێ ئەیدا دەتەوار بەڵێ حەزەکە هەموو ساڵێ لەگەڵمان نبی لە ڕۆژی جیانی مناڵان بەڵێ کەواتە ئەبێ هەموو ساڵێ بەرهەمێکی نوێ هەبێ باشە بەسەر شەو هەر بژی ئەوە گیان زۆر هەر سپاس. بژی دەست دەستەکانە خۆش بە هێوان گیان زۆر سپاس دووبارە باس دەست خۆش زیتەڵە گۆرانێکی زۆر تایبەت هەر خۆش زۆر ئەزانی کاکەیەوە دۆک و هەموو ئەوڕەکانی ترمان دەنگی خۆشە وایە ڕاستە جا پێمان خۆشە کە باسێکی گۆرانەکە بکەینەوە زیتەڵە ئەیوت ئانیش دایک و باوکیان هەیە پێویستە ئازاریان نین خواردنیان بۆ بەرین وایە لەبەر ئەوەی ئاژەڵیش بەسە زمانە نابێ هیچ کاتی ئازاریان بین وایە ڕاستە ئەفەری باشە زیتەڵە باەکێک لە مافەکانی تر بۆ مناڵەکان باسکەین فەرمو ئەتوان بچمە یا باسیکەم زیتەڵە ئەبچۆ بەس نەکەوی ناناکەم دەی. باشە یەکێکی تر لە مافەکانی مناڵان مافی ئەوەیان هەیە کە بچنە قوتابخانە چەند کەس لە قوتابخانەیە ئەی چەند کەس لە باخچەیە هەر بژین باشە ئەی تۆ کەواتە لەکوێی من لە قوتابخانەم لە پۆلی چەند پۆلی زۆر کێ ئەزانم من لە پۆلی چەنم لە پۆلی چەنم هەشت لە پۆلی هەشتم زیتەڵە لە پۆلی هەشتی ئەی زیتەڵە تۆ ئەم ساڵە پۆلی چەند بووی من ئەم ساڵ دەرچووم بۆ پۆلی سێ بۆ پۆلی سێ چەند کەس لە پۆلی سێ دەست بەرز کاتەوە کە جوانێت هەر بژی زۆر باشە کەواتە مناڵان زیتەڵە مافی ئەوەیان هەیە کە بڕۆنە قوتابخانە بچنە باخچە بخوێنن بۆ ئەوی کە زانیاری وەربگرن و زیرەک و ژیر بن زیتەڵە بەرهەمێکی ترمان هەیە کە ناوی ژینگە پارێزە هاوڕێیەکمان پێشکەشمانەکە ناوی سڤین بەحمەنە بانیکەین سڤین فەرموو فەرموو سڤین گیان وەرە سڤین بەخێر بێ باشم زۆر سپاس سڤێن یان سڤین سڤێن چۆنی باشم زۆر سپاس تۆ حەزت لە پاراستنی ژینگەیە بەڵێ زۆر حەزم لێە ژینگە پارێزانیشی خۆشەوێ بەڵێ ئافرین باشە تۆ چ ڕێنمایەکەیە بۆ ئەم مناڵانە و مناڵانی هاوڕێمان بۆ ئەوی سروشتەکەمان پیس نەکەن من ڕێنمانیەکەم هەیە کە نابێ زبڵ فرێنە سەر زەویەکە فرێنە بە شوێنی تایبەتی خۆی ڕاستە هەر بژی زیتەڵە من بڵێ ئەڵێم چی ئەڵێ چی بیرتە ڕۆژێکیان لەگەڵ تۆیە بوو ڕۆشتین بۆ گەشتی زیتەڵە بۆ گوندێک نای گوندەکەم بیرچۆتەوە بەڵام بەداخەوە بینیم لەوێ کە کۆمەڵێک خۆڵ و خاشاک فڕێدرا بوو لە ناو ئەو سروشتە جوانەی ئەو گوندەیە ئەوەی گوندی بازەگیر بوو وایە بازەگیر بوو هەر بژیت جازیتەڵە زۆر پێی بێتاقەت بووم ئەو ڕۆژەش ئەوەی کە توانی بێتم کۆم کردەوە و لەگەڵ خۆما بردمە ماڵەوە بەڵام پێمان خۆشە کە لێرە و ئاگاداری مناڵان بکەینەوە و دایک و باوکی مناڵانیش کە ئەو خۆڵ و خاشاکەی کە لەو سەیرانە بەکاری ئەهێن و کۆ ئەبێتەوە لەگەڵ خۆیانە بیبەنە ناو ئۆتۆمبیلەکان دواتر لە ماڵەوە فڕێبن زۆر ڕاستە مناڵەکان ئێمە کە چلوورەمان خوارد ئەبێ زەرفەکەی پڕێینە سەر زەویەکە یاچی لێ بکەین ناوتانەکە خۆڵەوە ئافرین هەر بژین ڕاستە ئافرین تەواوە ئێستا ئەمڕۆ سبێنی هاوڕێمان گۆرانیەکی بۆ ئامادە کردوین بەسەر چییە؟ ژینگە پارێز ژینگە پارێز ئامادەی ئێستا؟ بەڵێ 1 2 3 ئەم جارە 1 2 3 ژینگە پارێزم دڵسۆزی خاکم پەروەردەی دەستی سێ کەسی پاکم ئەوانیش دایە و با بۆ مامۆستا هەرسێکیان بۆ من ڕووناکن ئێستا هەرسێکیان بۆ من ڕووناکن ئێستا ژینگە پارێزم شەیدای سروشتم پاک و خاوێنم
ویست ناکەم بەس بڵ و خاشاک لە نێو دڵمایە خۆشەویستی خاک لە نێو دڵمایە خۆشەویستی خاک جنگا پارێزم من جوانیم دەوێ من دۆستی ژینم شارم خۆش دەوێت وڵاتی شیرین کوردستانی خۆ خۆشەویستە لام نیشتمانی خۆ خۆشەویستە لام نیشتمانی خۆ قایم بۆ سبێنگیان هەر بژی سبێنگیان هەر دەستەکانە بژی. خۆش بێت دەست زۆر زۆر خۆش. سپاس سبێن سبێن با پرسیارێکت لێکەم تۆ چەند گۆرانیت هەیە؟ دوو گۆرانیم هەیە دوو گۆرانیت هەیە؟ بەڵێ گۆرانەکەی ترە ناوی چییە؟ خۆشمەوەیدایە ئەفرین هەر بژی سبێن بەشی زۆر خۆش بەڵێ. دیتەوە. باشە تۆ حەزەکەی بەشداری بکەین لەگەڵمانە لە هەڵمەتی پاکردنەوەی شوێنەکانە بەڵێ ئێمە ئەگەر کاتە بوو لەگەڵ تەواری هەورێم و تۆ هەنێ هاوڕێی ترمان بەرنمەیەک دروستەکەین هەڵمەتی پاکردنەوەی ناوچەکانەکەین زۆر باشە باشە زۆر باش، ئافرین زیتەڵە پێم خۆشە منیش هەر بژی سبێنگیان دەست خۆش سپاس. ئێمە زۆر دەست خۆش دڵخۆش بووی کە تۆ میێوارەیە لەگەڵمانە بووی باش دەست خۆش سپاس. سبێنگیان زۆر سپاس سپاس دەست خۆش باشە زیتەڵە مناڵەکان بڵێ ئادی باقلی گوێم لێ بگرێن مناڵان ماپی خۆراکیانەیە وەکو هەر مناڵانی تر ماپی ئەوەمەیە بخۆم و برسی نەبم ئاوی پاک بخۆمەوە بۆ ئەوەی نەخۆش نەکەوم پێویستە خواردنەکەم هەمە جۆر و باش بێ تاوەکو جەستە و هۆشم گەشە بکا و گەورە ببم مناڵەکان ئێوە. بەڵێ زیتەڵە ئێوە خواردن بەشی پێویستە خۆنیان خواردن نیوەیە خۆن و فرەیەن بەشی پێویست ئافرین کەواتە ئێمە ئەو خواردنەی لە بەردەستمانایە بێ ڕێزی بگرین وایە ئافرین بەڵێ زیتەڵە باسی خواردنت کرد جا پێم خۆشە لێرەوە ئاگاداری مناڵەکانیشی بکەمەوە کە فیستیڤاڵی تاممان هەیە لە ئێستاە وایە سبەینێ ئاخر ڕۆژە من و زیتەڵەش لەوێ بین جاکار و چالاکیشمانە بێ سبەینێ لە پارکی هەواری شار. ڕێتانین زۆر باشە مناڵەکان با ئێستا بچینە لای چالاکێکی تر چالاکێکی ترمان ئامادەیە ئەمەیان زۆر جیاواز و جوانە ئەزانن کێ ئامادەی کردووە کێ؟ ئەم چالاکیە لەلایەن مناڵانی هاوڕێمان لە کۆمەڵگەی پەروەردەیی جیانەوە بۆ ئایان ئامادە کردوین ئەم چالاکیەمان داڵسێکە حەزەکەن سەیریکەین بەڵێ پێمان خۆشە سەمایە کەواتە زیتەڵە بەڵێ داڵسە زۆر باشە کەواتە فەرمونون مناڵەکان چەند جواننەوە بە ڕیزاتن زیتەڵە ئەیجۆن وەرن فەرمونون زیتەڵە پێم بڵێ تۆ حەزی لە چ خواردنێکە زۆر زۆر من حەزم لە ڕەنگی سەوزە حەزی لە ڕەنگی سەوزە خواردن هەموو خواردنیە خۆم هەموو خواردنێک ئەی چۆن؟ سبێنێکە ڕۆشتین بۆ فیستیڤاڵی تام حەزەکەی چی تاقی بکەیتەوە حەزەکەم لە یەکەم مێزەوە تاقیکەمەوە هەتا ئاخری قەڵەو بم زۆر باشە زیتەڵە هاوڕێکانم ئێستا ئامادەن ئادی با سەیرێکم بکەن چۆنن مناڵەکان ئەوە بۆ سەیرم ناکەی چالاکیەکەمان ئامادەیە بەڵێ زیتەڵە دەست پێ بکەین با دەست پێ بکەین یەک دوو ئامادەن دەوار بەڵێ زیتەڵە دەستمان پێ کرد یەک دوو سێ Don't you worry about a thing, 'cause everything's gonna be alright. Everything's gonna be alright. It's gonna be okay. Work hard, play hard, that's the only
دەستا خۆش بێت هەر هەر بژین بژین ئەوە چۆن قاچان ناوا لێ کرد زیتەڵە زۆر جوان بوو زۆر جوان بوون هەر بژین هەر بژین ئەوە بوو ئەوە نەبەپەلە ڕۆیشتە خوارەوەتەوار لەبەرەوەی کە تۆزێک ماندوو بوو فریان نەگوتم قسەیان لەگەڵاکەم مناڵەکان ئەمانە مناڵانی کۆمەڵگەی چۆبوون کۆمەڵگەی پەروەردەی جیهان ئەم مناڵانە زۆر هاوکاری ئێمەیان کردووە بە تایبەتی مامۆساکانیان مامۆسا ڕێساوەوان هاوکاری ئێمەیان زۆر کردووە لە بەرنامەکانە وایە ڕاستە دەستی خۆش بێ و زۆر دەست خۆش بۆ ئەو مامۆسا بەڕێزانەی کە هاوکاریان کرد زیتەڵە پێم بڵێ جا. دەتوانی وەکوان بجوڵیت وەرزش بکەیت سەما بکەیت خەریک بوو دوو جار لەگەڵ یان بکەمەوە بەس خەریک بوو بکەوم هیچ چۆن قەی نازیتەڵە لە ماڵەوە ڕاهێنام کە دواتر فێرە بی یان دەتوانی بە هاوڕێکانمان بڵێ بۆی فێرت کەن وایە وەکووان منیش فێرم وردە وردە وایە باشە زیتەڵە ئەی تۆ ڕۆژانە هیچ وەرزشێکەکەی ئای چۆن من وەرزشی جەستەییەکەم لەسەرمەوە هەتا بنی پێم هەموو ڕۆژێ ریاضەی پێکەم دواتر بۆ خۆم لەبەر خۆرە ڕۆژانە کاتژمێر دا هەتا 12 پاڵەکەوە بۆ ئەوەی ڤیتامین وەرگرم وایە ئەی چۆن زۆر باشە زۆر باشە پێم خۆشە زیتەڵە زۆر سپاس زیتەڵە باسی یەکێک لە مافەکانی تری مناڵان بکەین بۆ مناڵەکانمان فەرموو مناڵان با پێتان بڵێم مافی ئازادی و ڕادەربڕینتان هەیە واتە ئەگەر هەرچەنە ئێستا ئێوە منداڵیشن بەڵام مافی ئەوەتان هەیە کە لە ناو خێزانەکانتانە لە ناو پۆلا قسە بکەن و ڕای خۆتان بڵێن بیر و ڕاتان هەبێت وایە ڕاستە زیتەڵە زۆر ڕاستە واتە ئێوەش کاتێک لە پۆلەکەیان مامۆسا باسی بابەتێکەکە لەگەڵ ئێوەیە پێویستە ئێوەش ڕاو بۆ چوونی خۆتان نەبێت لەسەر ئەو بابەتە باشە جا خێزانەکان ئێستا بەخۆش حاڵی و دایک و باوکان گرنگی ئێن بۆ بابەتە ئەبینم کە دایک و باوکان لە مناڵەکانە پرسم بچین بۆ کۆ حەزەکەم بچین بۆ کۆ یان حەزەکەن چی لەبەرکان ڕاستە بە دڵنیاییەوە گۆڵش گوێ لە تۆگرێ ئەی چۆن ئەویش لاموو شتێکە بۆ چوونی من وەرەگرێ منیش قسەی خۆمی بۆ کەم ئیتر بیر و بۆ چوونمانە گۆڕینەوە لەگەڵ باوکمە زۆر پێم خۆشە زیتەڵە گیان گۆرانێکی کەمان هەیە ئەم جارە دوو گۆرانی بێژی هاوڕێمان پێشکەشمانەکەن ناوی دنیای گەشی مۆسیقا خەندەیە و شادی و قاقا لەبەریشمانە من زیتەڵە ئەی چۆن جادوو هاوڕێمان پێشکەشمانەکە ناویان ڕەند شارۆ لەگەڵ یار ڕاژان فەرموون چۆنن بەخێر هاتن فەرموون چۆنن کەش بگرن ئەی کە دو هاوڕێی جوانن چۆنە ناوڕێیان باشین باشن بەڵێ ئێوە ئەم گۆرانیەتان بێکەوتووە بەڵێ چۆن بڕیارتانە گۆرانی بێکەوە بڵێن مامۆساکەمان ئێمەی بێکەوە بر بۆ ستۆدیۆ ئافرین هەر یەکەتان و گۆرانی خۆتانەیە بەتەنیا هەردووکمان بێکۆین باشە ئەی لەم وەرزی هاوینەیە کە ئیتر پشووە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن دوو گۆڵی من دوو گۆڵی ئەی تۆ یار گۆڵیەکەی ئەی یار تۆ چیەکەی ئیش دەست کاری دەستەکەی تەوار منی زۆرم حەز لێ لە کاری دەست سێرکە ئەمڕۆ یەک دنیا بازنم لە دەستە بەڕاست جا ئەم بازنانە هەر یەکی و مناڵێک بۆی دروست کردوم جا زۆر بەشی ناوی خۆمی لە سەرزیتەڵە هەمووی تەوار بەڵێ جا بۆیە پێم خۆشە کە مناڵان ئەتوانن کاری دەستی بکەن کاری خۆیان هەبێ خۆیان سەرقاڵکەن بەو کارانەوە لەوەی کە زۆر تابلێت و مۆبایل و ئایپاد بەکاربێنن زۆر ڕاستە مناڵان نابێ یاری بە تابلێت و مۆبایل و ئایپاد بکەن لەبەرەوەی چاوەکانیان چی لێیە کزەبێت چووکە بێتەوە وای لێ چاویان هیچ نابی ئادی لێیان بپرسە لە مناڵانی کە ئەمڕۆ لەگەڵمانان بزانە چەند کەسیان زیاتر لە دوو کاژمێر بەکارێن کێ زیاتر لە دوو کاژمێر مۆبایل و شت بەکارێنێ کەس دەزڵ نابڕ ئافرین نابێ مۆبایل و شت زۆر بەکاربێنی ئەگەر بەکاری شێهێنا ئەوێمان دەستی هەڵبڕی لە دواوە ناوە لی تێکچوو ئەگەر بەکاری شێنا پێویستە سەیری یوتوبەکەی ئێمە بکەی وایە ڕاستە تەوار یوتوبەکەمان ناوی چییە؟ یوتوبەکەمان ناوی کورسات کیتسا مناڵەکان ئێوە ئەتوانن ڕۆژانە یەک کاژمێر بەکاربێنن ئەو هاوڕێمان کە ئاڵە دوو کاژمێر زیاتر بەکارێنم خراپە
لە بەرەوەی کە زیان بە چاو تەگەێنێ زیان بە گەشەی مێشک تەگەێنێ بۆی ئەتوانی یەک کاژمێر لە ڕۆژەکەیە لە ماوەی 24 کاژمێر پشوو بی و سێری ماوەی مناڵان کەی کە کاژمێر 5 بۆ 6 یاخود سێری یوتیوبی مناڵان کەی کە ناوی کورسات کیدسە دواتر دەتوان سێری خۆیان بکەنەوە ئەمڕۆ چالاکەکانی ئەمڕۆماندانینەوە چالاکیەکەی ئەم ڕۆژماندانینەوە دواتر دەتوانن لە لای خۆتان هەڵی گرن بۆی کە گەورە بوون ئێوە خۆتان ببینەوە بەڵێ ئەی چۆن ئەمە دەبچینە لای چالاکیەکەمان پێتان خۆشە؟ کەواتە مایکەکە بن بە من و پێشکەشمان کەن گۆرانێکەکەتان فەرمونون 1 2 3 دەستان خۆش بێ زۆر سپاس هەر بشین یەکەم لەکانیان بۆ لێبات دەستان خۆش بێ خواشە بڵەکانتان مناڵەکان زیتەڵە باسی یەکێک لە مافەکانی مناڵانمان بۆ بکە باش مناڵەکان مافی بەراستن لە تونند و تیژی کەس مافی ئەوەی نییە کە لێم بدا یا بە خراپی ڕەفتارم لەگەڵ بکە یا لۆمەم بکەن و گاڵتە پێ بکەن لەکوێدا بژیم مافی ئەوە مەیە کە بە ئارامی و ئاشتی بژیم دوور بم لە تونند و تیژی و لە شەڕ و ئاژاوە کەسیش مافی ئەوەی نییە بمنێرێ بۆ شەڕ مناڵەکان ئێستا چالاک زیتەڵە گوێت لێ نیاڵم باڵێ ئێستا گروپێکی زۆر ئازیزمان لەگەڵ ئازانین ئەو گروپێکێیە گروپی مناڵانی باخچەی سلێمانی ئەنجا با زانیاریەکی زۆر گرنگتان پێ بڵێم لەسەر باخچەی مناڵانی سلێمانی بە باشی گوێ بگرن ئەم باخچەیە یەکەم باخچەیە واتە کۆنترین باخچەی مناڵانە لە شاری سلێمانی کە توانیوێتی زۆرترین مناڵ پێ بگێنێ هەروە چەندی کەسایەتی بوارە جیاجیەکان لەم باخچە ئازیزە خوێندویانە ئێمەش بۆ ئەمڕۆ پێمان خۆش بوو بۆ یادی مناڵان ئەم گروپە ئازیزە لەگەڵمانە بن بە چەند گۆرانیەک بەڵێ زیتەڵە دەستەکان خۆش بێ
زۆرم پێخۆشە کە ئەم ساڵیش باخچەی سلێمانی لەگەڵمانان لەبەرەوەی کە باخچەیەکی چالاکن گۆرانی خۆشیان هەیە ئەڵە زیتەڵە چۆنی چۆنن زیتەڵە زۆر باشە ئەوەی کە گۆرانەیەکی خۆش پێشکەشی زیتەڵەکەن باشە دەی بە باشی بۆستن تەوارگیان هاوکاری مامۆساکەیان بکە بۆەوەی توانن بە باشی بۆستن ئێوە بۆستن سێری کامێراکان ئیستا کۆمەڵێک مناڵ لە ماڵەوە سێرتانەکان باشە؟ دەی کامێراکان و گۆرانەکەمان پێشکەشکەن تۆش گۆرانی ئەڵێیت تۆ چەند ساڵی گۆرانی ئەڵێیت وەرە تۆش بۆستە گیان زیتەڵە زۆر باشە زۆر سپاس سەیری پێشەوەکان سەیری مناڵانی هاوڕێمان کە سەیری کامێرەکان زۆر سپاس ئێمە ئێوەمان زۆر خۆش ئامادەن تۆ ئەڵێی چی؟ ئەڵێی چی؟ چی؟ وتی چی؟ کە جوانە تۆ گۆرانیمان بۆ ئەڵێیت؟ ئەمە لەگەڵ ئێوەیە؟ لەگەڵ ئێوە نییە؟ بەخێر بێی بۆ ستێجەکەمان لەگەڵ ئێوەیە؟ باشە زۆر چاکە ئامادەن؟ دەست پێ بکەین؟ فەرموو با دەست پێ بکەین با من تۆش بچینە خوارە وەرە
ئەی سڵاوکەن مناڵان بۆ ئاڵای بەرزی خۆمان ئاڵای کوردمان نازارە چوار ڕەنگی نانازارە سروشتی بێدەردە سەوز و خۆرێکی کیزەردە ئەمانەوێ یەکگری دوژمنان لەناوبەری یەک ئاڵاو یەک نیشتیمان بژی بژی کوردستان دەستە بە ئاڵای کوردستانەوە گۆرانیەکەمانەوە یەک چەپڵێک قایم بۆ مناڵە ئازیزانە زۆر سپاس دەستان خۆش دەستان خۆش بێ هەر بژی مناڵانی باخچەی سلێمان وایە بڵێ دەستان خۆش بێ دەستان خۆش. ئەتوانن شوێنی خۆتان لە خوارەوە سێرمانکەن باشە هەر بژی ئافری دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس جێگەی شانازی ئێمەن هەر بژی زۆر سپاس گۆرانی دەست خۆش. خۆش بوو دەنگتان زۆر خۆش بوو خۆشمان دەوێت بیکەنەوە بەڕێز یاڵە بەڕیس بای بای جەد جەد بای زۆر باشە هەر بژی هەر بژی هەر بشیم ئافرین. شوێنی خۆتان بای بای دەبڕۆنە خوارەوە گوێ لە چالاکیەکانی ترمان بگرن ئافری بای بای جلەکانیشتان زۆر جوانە دەی لە خوارە هەر بشین. سێرمانکەن دەی خوافیز خواتان لەگەڵ خوافیز. زۆر سپاس هەر زۆر بژی باشە زیتەڵی هاوڕێم گیان یەکێک لە مافەکانی تر مافی مناڵی خاوەن پێداویستی تایبەتە وایە مناڵی خاوەن پێداویستی تایبەت وەکو هەموو مناڵێکی تر مافی ئەوەی هەیە کە ئەوانیش بڕۆنە دەرەوە بخوێنن و ڕێزیان لێ بگیرێت وایە و مافەکانیان وەکو هەموو مناڵەکانی تر جێبەجێ بکرێت لەلایەن خێزانەکانیانەوە جا زیتەڵە گیان. چالاکێکی ترمان یەکێک لە چالاکیەکانی ترمان کە ئەمڕۆ پێشکەشی مناڵەکانیەکەین ئەزانی کامەیە پاڵەوان پاڵەوانە زیتەڵە هەر بژی کێ گوێی لە گۆرانی پاڵەوان بۆی کاڵت لە خەومە بووم بە پاڵەوان گایەکم خستە سەرشان گیان لێ بۆ زۆر دووپیلی بەچکە بەچکە ڕامەکێ شابە بە گوێتکە گوێچکە. دواتر مناڵەکان بۆمان تەواوکەن با فەرمونون بە مناڵە ئازیزەکانی ماوەی مناڵانی کورسات بفەرمونون بێنەوە سەرشانۆ باڵێ بەخێر بێن بەخێر بێنەوە پێمان خۆش بوو کە ئەم گۆرانیە پێشکەشی مناڵانی بکەین و دادەتەوارە و پاکانی بکەینەوە سەرسەیتەکە کە لابە با بەردەمیان نەگرێت زۆر باشە بیری مناڵانی بخەینەوە کە یەکێکە لە گۆرانیە تایبەتە خۆشەکانی مناڵان وایە جاوەرنە پێشتر
وەرنە پێشتر باشە وەرنە پێشتر زۆر چاکە دەست پێ بکەین ئامادە مناڵەکان ئامادەن با بەیەکەوە بینەریان بین دادێتەوار ئامادەی بەڵێ منیش ئامادەن 1 دوو سێ لخوما بومبا باڵەوان گایەکە و خز بۆ سەرشان دووفیلی بەچکە بەچکە ڕادەکێشا بەگەچکە کەفوو بەکرد لە شارێ شتیا دەکە و دەخوارێ نەخەوما بومبا باڵەوە گایەکە و خز بۆ سەرشان نەخەوما بومبا باڵەوە گایەکە و خز بۆ سەرشان دووفیلی بەچکە بەچکە ڕادەکێشا بەگەچکە دووفیلی بەچکە بەچکە ڕابەکێشا بەگەچکە کەفوو مەکرد لە شارێ شتیا دەکە و دەخوارێ کەفوو مەکرد لە شارێ شتیا دەکە و دەخوارێ لخوما بومبا باڵەوان گایەکەم خز بۆ سەرشان دووفیلی بەچکە بەچکە ڕامەکێشا بەگەچکە کەفوو مەکرد لە شارێ شتیا دەکە و دەخوارێ مارم گرت بوو بەجدان سەرم گرت بوو ئەم خوران لە پڕێکە کە پژمیم هەستم لە خەو ڕاپەڕی سێرم کرد باڵەوە نیم نیم هەروەک جارە قوتابیم ئەوانەی بێتان لێبوو کورە لە خۆکەمدا هەبوو کورە لە خۆکەمدا هەبوو کورە لە خۆکەمدا هەبوو هەر بشین دەستان خۆش بێ دەستان خۆش یەک چەپڵێکانی بۆ لێبەر کوان چەپڵەکانتان دەست خۆش دەست خۆش زیتەڵە چالاکی دواترمان چییە؟ با پێتان بڵێم ئەم گروپە ئازیزە کێیە بۆ ئەمڕۆ ژمارەیەک مناڵی ئازیزی ترمان لەگەڵە کە ئەوان لە پارچەیەکی تری کوردستانەوە بەهۆی شەڕ و ئاڵۆزیەوە ئێستا لە لای ئێمە میوانن ئەزانن ئەو مناڵانە کێن مناڵانی کەمپی پەنابەرانی عەربەت عەربەت. لە مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی عەربەت سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەمڕۆ لەگەڵ ئێمەن و بە چەند گۆرانی و پارچە میوزیکێکی زمانی شیرینی کرمانجیر لەگەڵمانان حەزەکەن گوێ لێ بگرین بەڵێ زیتەڵە فەرموون
بەڵێ ئەمڕۆ لێرە کۆتاییمان بە بەرنامەکەمانێنا زۆر دڵخۆش بووین لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەمان وایە بەڵێ زیتەڵا منیش زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ پێکەوە بووین کۆمەڵێک چالاکی جوانمان پێشکەشی مناڵان کرد مناڵە ئازیزەکان دڵتان خۆش بوو لەگەڵ ئێمە باڵێ هەر بژین زیتەڵا لێرە ئەتوانن پشکنینی چاو بکەن وایە. و کێش و باڵیان پێون کۆمەڵ وایە. پزیشکی لێیە و لەگەڵیشیا خواردنیان ئامادە کردو بۆ مناڵان و وایە. بۆ دایک و باوکی مناڵانیش ئەتوانن چێژ ببینن لە ڕۆژەکەیان کەواتە دووبارە سپاس بۆ پرۆژەی نیشتە جێبوونی شاری دایک کە ئەمڕۆ لێرە هاوکارمان بوون و توانیمان لێرە بەرنمەیەکی جوان پێشکەش بکەین هەتا بەرنمەیەکی تر بەخواتان لەسپێرین خواتان لەگەڵ